سەردەمی گەڕانەوەی بەرشلۆنە بە بەدەستهێنانی نازناوەکان دەست پێ دەکات. ئەمە ئەو هەوڵەیە کە چەندین ساڵە یعنی بەرشلۆنە لە پێناویدا چەند ڕاهێنەرێکی گۆڕیوە، بەڵام تاوەکو ئێستایانەکە نەگەیشتووە بە کەناری ئارامی. دوجار بە فەرمیانەی بەرشلۆنی ئیسپانی دوای هەڵۆشانەوەی گرێبەستی چاڤی هەرناندەز، هانس فلێکی وەک ڕاهێنەری نوێی یانەکەیان دیاری کرد بۆ دەستپێکردنی سەردەمێکی نوێ لە یانە کەتەلۆنیەکە. یعنی بەرشلۆنە ئەوەی ڕاگەیاند کە لەگەڵ چاڤی هەرناندز ڕێکەوتون باڵۆشانەوەی گرێبەستی نێوانیان پێش ساڵێک لە کۆتایی هاتنی و ڕاهێنەرەکەش لە مافەدارایەکانی خۆش بوو کە نزیکەی 11 ملیۆن یۆرۆیە. دواتر با بڵاوکردنەوەی گرتە ڤیدیۆیەک گرێبەستی ڕاهێنەری تازەیانەکانی لەگەڵ فلێکی ئەڵمانی و تەمەن 59 ساڵ ڕاگەیاند کە تیایدا خوان لاپۆرتا و جێگیری سەرۆک و بەڕێوەبەری وەرزشیانەکە لە کاتی واژووکردنی گرێبەستەکەدا ئامادە بوون کە تا هاوینی 2026 بەردەوام دەبێت. لەگەڵ هاتنی ڕاهێنەر ئەڵمانیەکە بەرپرسانی یانە کەتەلۆنەکە ڕایانگەیاند بەهێنانی هانس فلێک بەرشلۆنە پیاوێکی هەڵبژاردووە کە توانای ڕاهێنرایەتیکردنی لەژێر پەستان و چڕی بەرز هەیە، هەروەها ڕاهێنەرێکی بوێرە و سەرکەوتنی گەورەی لەسەر ئاستی یانەکان و هەڵبژاردەکان بەدەستێناوە. هەرزوو ڕۆژنامەی سپۆرت ئەوەی ئاشکرا کرد کە موچەی ساڵانەی 1,500,000 یۆرۆیە و کەمترە لەوەی چاوەڕێ دەکرا، بەڵام ڕاهێنەرەکە بژاردەی پاداشتی زۆری هەیە لە کاتی برنەوەی نازناوەکاندا. بەرشلۆنە باهێنانی هانس فلێک چاوی لەوەیە بگەڕێتەوە سەر ستەیجی بەدەستهێنانی نازناوەکان لە سەر و هەمویانەوە برنەوەی نازناوی چامپیۆنز لیگ کە ساڵانێکی زۆرە یانەکە ناتوانێت بگاتە قۆناغەکانی کۆتایی ئەم پاڵەوانێتیە. بۆیە لە ئێستادا هاندەرانی یانە کەتەلۆنیەکە چاویان لەوەیە فلێکی ئەڵمانی یانەکە بگەڕێنێتەوە بۆ بەدەستهێنانی نازناوەکان.